لە مەراسیمێکی تایبەتدا و لە قەزای قەرەداغ پەردە لەسەر پەیکەری کەسایەتی و سیاسەتمەداری ناودار مامۆستا بەهادی نووری لابرا. پەیکەرەکە لەسەر ئەرکی کۆمەڵگای مارگرێت و لەلایەن پەیکەرساز شوێنەر نزارەوە دروست کراوە. دایانەوێ بەم پرۆژە هونەریە ناوی کەسایەتی و شۆڕژگەڕەکانی کورد بۆ هەمیشە بە زیندوی بهێڵنەوە و نەوەی داهاتووی پێ ئاشنا بکەن. ئامانجمانەوە بوو کە مێژووی میلەتەکەمان تێکۆشەرانی میلەتەکەمان شانینەوەی سەردەم بدەین کە میلەتێکی چەند قارەمان و چەند زیندوین ئامادەیە هەموو جۆرە قوربانی دانیشان میلەتێک تێکۆشەری ئاوای هەبێ ئەبێ هەمیشە بە زیندوی بهێڵینەوە و هەمیشە بە سەربەرزی یادی بکەینەوە. لا مەراسیمەکەدا زۆربەی هاوڕێ و دۆست و هاوسەنگەرەکانی بەهادی نووری ئامادە بوون کە هەرێکیان بۆ زیندوهێشتنەوەی ڕوحی هاوخەباتەکەیان لە پەیکەرەکان دەڕوانی و دەکەوتنە بیری ڕۆژانی ڕابردوو. بەهادی نووری توانی لە پەنجاکاندا زیاتر لە ملیۆنێک خەڵک بێنێتە سەر جادە لە بەغداد. توانی گەورەترین خۆپیشاندان بکات بە هەموو دنیای سەلماند. مامۆستا بەهادی نەک تەنها لە بواری نووسین و لە بواری ڕێخستن و لە بواری وەک پیاوێکی گەورەی جیهانی لەو ناوچەیەدا سەری هەڵدا. مامۆستا بەهادی لە خەبات و تێکۆشان و بەرامبەر بڕژێمی بەعەزدا لە ڕێزی پێشەوە بوو. ڕەنگە زۆرتان لەبیرتان بێ لە ئەنفالەکانیشە ئاخر کەس بوو خۆپی خەرەداخی بەجێهێشت و ڕوویکردەوە شاخەکانی کوردستان. ئەو پەیکەرەی بۆ بەهادی نووری دروستکرا بۆ بنەماڵەکەی مانایەکی دیکەی دەبەخشی چونکە وەکو خۆیان دەڵێن دروستکردنی پرۆژەکە و ئامادەبوونی هاوڕێ و هاوخەباتەکانی زیندوهێشتنەوەی ڕۆحی مامۆستا بەهادی نووری دەگەیەنێت بۆ هەمیشە. زۆر هەستێکی خۆش بووکە و هەموو خەڵکە دڵسۆز و بە ئەمەکە لەگەڵمانن. ئێمە نەک تەنها قەرزاریەوانی ئەمڕۆ لەگەڵمانن بەڵکو هەمووانێک کە لە پەنجاکانەوە لەگەڵمانمە بە شێوەیە لە شێوەکان هاوکاریان کردووە لە ماڵی خۆیانە شاردویانەتەوە بەدەمیەوە بوون نامەیان بۆ هێناوە نامەیان بۆ بردووە لە سەقسەی ئەو مانیان گرتووە خۆپیشاندانیان کردووە بەبێ هەموو ئەو خەباتە جوانی ئەوان نەمامونەیە مەژ نەمانەتوانین تا ئێستا بەردەوام. بەهادی نووری کەسایەتیەکی ناوداری کورد و سکرتێری پێشووتری حیزبی شووعی عێراق بووە. خاوەنی خەباتێکی دیار و مێژوویەکی پڕسەروەریە لە بەرگریکردن لە ماف و ئازادی و وەستانەوە دژی زوڵم و ستەم لە دژی کورد. لە کۆتاییەکانی تەمەنیدا لە نووسین و کتێبەکانیدا دژی گەندەڵی و نادادی و زەوتکردنی مافی خەڵک قسەی جدی هەبووە. لە کۆتایی ساڵی 2020 و لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە زێدی خۆی بە خاک سپێردرا. هەوراز ئەحمەد شار پرێس قەزای قەرەداغ.